کەم بەڕێز بەختیار مامشێخ پسپۆری پەیوەندیە نێودوڵەتیەکان لە لەندەنەوە لەگەڵم دەبێت. بەڕێز بەختیار سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئاگری شەڕێکی گەورە لە ناوچەکە هەڵگیرساوە لەگەڵ هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بۆ سەر ئێران و وەڵامەکانی ئێران بۆ سەر وڵاتە. پێت وایە چی چاوەڕێی داهاتووی ناوچەکە دەکات لە ئەگەری پەرسەندنی ئەم گرژیانەدا؟ ڕۆژتان باش، سپاس بە میوانداریتان، ڕەمەزانتان پیرۆز. ڕاستیەکەی باسی بەراوردی نێوان ئیسرائیل و ئەمریکا دەکرد، من یەک دووشتم بە خەیاڵ داهات لە مێژووی دروستبوونی کۆماری ئیسلامی لە ساڵی 1979 هەتا ئێستا ئەو وڵاتە هەمیشە یان بەڕاستەوخۆ یان بەناڕاستەوخۆ لە شەڕدا بووە. دەکرێت هەماشت بەرامبەر بە ئیسرائیل بگوترێت. لەوەتای ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل دروست بووە لە 1948 تا ئێستا یان ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لە شەڕدا بووە. بۆیە هەردووشیان هەمیشە لە شەڕدا بوون و بۆ شەڕ ئامادە بوون. ئەوەی دەکرێت ئامانجی ئاشکرای وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل ڕوو ئەو جارەیان ڕووخاندنی ڕژێمی ئێرانیە. چەندە ئێستا هەوڵی دیبلۆماسیش هەیە لێرە و لەوێکە شەڕەکە ڕابگرن تا زیاتر تەشەنە نەکا. باشە، پێتان وایە ئامانجی ئەمریکا گۆڕینی ڕژیمە لە ئێران یا بە چۆکداهێنانی ئێرانە بەرامبەر بە داواکاریەکانی ئەمریکا کە جارێکی دیکە ئێران ئەمریکا باسی دانوستانی لەگەڵ ئێران کردووە. پێت وایە ئەمە تەنها بۆ ڕای گشتیە یا ئەوێت جارێکی دیکە لەگەڵ ئێران لەسەر مێزی دانوستان سەبارەت بە مەرجەکانی خۆی دابنیشێتەوە؟ ئەوە دوو جارە لە کاتی گفتوگۆ هێرش دەکەنە سەر ئێران، بۆیە ئێران پێم وایە بە ئاسانی جارێکی تر متمانە ناکە بچێتەوە گفتوگۆ بەو ئاسانی جاران. ئەوەی من هەستی پێ دەکەم ئەمریکا قەت بەنیاز نەبوو ڕژیم ئامانجی استراتیژی ئەمریکا قەت گۆڕینی ڕژەم نەبووە لە ئێران لە کاتێک ئیسرائیل هەمیشە ئەوەی بیستووە. ئەو جارە ئیسرائیل ویستی خۆی بەسەر ئەمریکادا سەپاند و توانی قەنەعەت بە سەرۆکی ئەمریکا بێنێ بە هەر جۆرێک بێ قەنەعەتی پێ بکە کە ئەو شەڕە بەرپا بکە. ئێستا لە کرداردا شەڕی ماڵ و نەمان دەکات ئێران. ئەو ڕژێمە باشە ئێران شتێکی پێم خۆشە جەنابتان بینەران سیستەمی حکومڕانی لە ئێران زۆر جیاوازە لەوەی عێراق کە ڕووخا، زۆر جیاوازە لە هاو شێوە نیە لە دنیا بە جۆرێک دروست کراوە. کۆمەڵێک دەستگا و دەسەڵات و گروپ هەن دەسەڵاتەکانم بەسەردا بەشکراوە. باشکراش دوێنێ بەرپرسانی ئێرانین دەڵێن لەو لەحزەیەوە کە شەڕەکە دەستی پێ کرد ئیدە هەر کەسە و هەر سوپایەک دەسەڵاتی خۆی هەیە و ئازادە لە جێبجێکردن دەسەڵاتەکانی خۆی بۆی ئاسان نابێت. باشە، پێتان وایە کە لەو ئامانجانەدا کە ئەمریکا پێکاوێتی بە تایبەتی کوژرانی فەرماندە باڵەکانی سوپای پاسداران لە سەرووی ئەوانەوە ڕێبەری ئێران عەلی خامنەی کە وەکو جەمسەرێک بۆ ڕێبەرایەتیکردنی شیعە و هەروەها گروپە چەکدارەکان لە ناوچەکە دەناسرا، ئایا لاوازی دەسەڵاتی ئێران نیشان دەدات لە ڕووی هەواڵگریەوە یان نە ئەمە ئامانجێکی دیاریکراوی درێژمەودای ئەمریکا و ئیسرائیل بووە کە توانێتی بە ئاسانی ئەو هێرشان ئەنجام بدات و ئەم سەرکردە باڵایانە لە ناو ببات؟ بەراوردی توانای هەواڵگری ئێران لەگەڵ ئەمریکا یان وڵات وەکو ئیسرائیل بەراورد ناکرێت، چونکە ئەمریکا و ئیسرائیل لە ڕووی هەواڵگری و یەکجا زۆر لە پێشن. هیچ وڵاتێک لە دنیا بەقەدەروانە لە ڕووی هەواڵگری بەهێز نییە بە بەریتانیاشەوە. بەڵام ئەوەی گرنگە لێرە چییە؟ سیستەمی ئەوە بەلای منەوە زۆر گرنگە، برادران بینەران تا و جنابتان تێ بگەن. سیستەمی حکومڕانی سترەکچەرەکەی هەیکەلەکەی زۆر جیاوازە لە هیچ شوێنێکی دنیا نییە. بۆیە بینیمان بە کوژرانی کەسی یەکەم ڕێبەری یەکەم و زۆر بەرپرسی باڵای ئێرانی شتێکی هیچ گۆڕانکارێکی ئۆتۆڕۆی نەدا، چونکە پێشی شەڕەکە ئەوان خۆیان ساز و ئامادە کردبوو. بە ئاشکرا گوتیان هەفتەیەک پێشی هێرشەکە ئەوان بۆ هەر بەر جێگرەمان بۆ داناوە. زۆر باشە. دەگەڕێمەوە لای میوانەکەم لە لەندەن. بەڕێز بەختیار ببوورە من ویستم ئەو دیمەنە نوێیانە نیشان بدەم کە ئێستا بینیمان بەیەکەوە لە تەلەڤیڤ. ئەگەر ئاماژە بە ئەو گۆڕانکاریانە بکەین لە چوارچێوەی شەڕی نێوان ئیسرائیل و ئێران ئێستا لەگەڵ چەند مانگی ڕابردوو لە 10 حوزیرانی ساڵی ڕابردوو، ئەوەی کە ئێستا ئێران بە ئامانجی گرتووە ناوەندی شارەکانی ئیسرائیل و بنکە سەربازیەکانە لە ناوچەکەدا، پێت وایە تا چەند توانای بەرگری و هێزی سەربازی ئێران ڕێگەی پێدەدات کە لەم شەڕە درێژمەودایەدا بەردەوام بێت لەگەڵیان؟ ئایا دەتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێت؟ ئینسان واقعیانە هەڵسەنگاندن بۆ باردۆخەکە بکە باشە. ئێمە بزانین خاڵە بەهێزەکانی ئێران چیە، خاڵە بەهێزەکانی ئیسرائیل چیە، ئیسرائیل و ئەمریکا.
ئیسرائیل و ئەمریکا ئێستا ئاسمانی ئێرانیان بەتەواتی کۆنتترۆل کردووە لە پێشی 2023 لە عێراق کە ڕژێمی سەدام مابوو ئاسمانی عێراق بەتەواتی هەتا ئێستاش بەتەواتی لە ئەمریکا و کۆنتترۆل کرابوو بەڵام هەتا هێزی ئەمریکی و بەریتانی و هاوپەیمانان نەهاتن هێرشیان نەکردە سەر عێراق ڕژێمی سەدامی پێ نەڕووخە هەمان شت دێتەوە خەیاڵم لە ئێرانیش ئێران هێزی بەهێزترین خاڵی ئێران هێزی موشکی و درۆنەکانیەتی ئەوانی چەوە زۆر باش دەزان بەراوردی توانایی دارایی خۆیان دەزانن هەموو توانەکانیان لە دووشت سەر کردبووە درۆن پێم وایە ئەوان خۆیان ئامادە کردووە بۆ چەند مانگێک درۆن و موشەکان هەیە شەڕ بکەن لەسەر ئەوە دەکەن گرە و لەسەر ئەوە دەکەن هەتا پێیان بکرێت مەودای ئەو شەڕە درێژ بکەن. باشە بەڕێز بەختیار هاتنە ناوەوەی وڵاتانی دیکە وەکو بەریتانیا و فەڕەنسا بەدەنگەوە هاتنی وڵاتانی عەرەبی و ئیدانەکردنی ئەم هێرشانە بەرەیەکی بەرفراوانی دیکەی شەڕ دژ بە ئێران ناکاتەوە لە کاتێکدا ئێران ئامانجەکانی ئەوان و بەرژەوەندەکانیان لە ناو خاکی وڵاتانی عەرەبی بە تایبەتی بنکەی هێزەکانی بەریتانیا و فەڕەنسا هاوکات لەگەڵ ئەمریکا دەکاتە ئامانج لە شەڕی ئۆکرانیا لە بیرمان زیاتر لە 4 ساڵمان تێپەڕان سەرەتا رووسیا بۆ هێرشی کرد دەستە ئۆکرانیا و لە تێشی لە سادا ئێستاش لە تێشی گەورەی لە ئۆکرانیا داگیر کردووە هەموو داوایان دەکرد بکشێتەوە شەڕەکە ڕابژیرە بەڵام ئێستا کەسی تر باسیەوە ناکە باسی مفاوەزات دەکەن قسە بکەن لەسەر مێز دانیشن شەڕەکە ڕابگرن هەمان شت لێرەش دووبارە دەبێتەوە ئەگەر هەموو وڵاتانی دنیا ئێستا ڕۆژ ئاوا یارمەتی ئۆکرانیا دەدەن ئەمریکا و ئیسرائیل و ڕاستەوخۆ نەڕاستەوە بەریتانیا و هەموو وڵاتان یارمەتی ئۆکرانیا دەدەن بەڵام شەڕەکە هەر بەردەوامە بۆ شەڕی ئێرانیش ئینسان تەماشای وێنە گەورەکە بکە ڕاستە ئەوەی ئێمە دەبینین شەڕە لە بینی ئیسرائیل و ئەمریکا و ئێران بەڵام شەڕە گەورەکە لە بینی ئەمریکا و چینە لە بینی ئەمریکا و رووسیایە کەس باسییان ناکە چونکە ئێستا ڕاستە رووسیا لە 25 ساڵی ڕابردوو وەکو دۆست عێراقی لەدەستدا ناوچەکە سووریا لەدەستدا لیبیا لەدەستدا یەمەنی لەدەستدا بەڵام ئێران وەکو ئەو دەوڵەتانە نییە سنووری هاوبەشی لەگە رووسیایە باشە کەواتە ئەمریکا بە هێرشکردنە سەر ئێران و لاوازکردنی ئێوێکی بە رووسیا و بە چین بڵێ ئێران پێشی شەڕەکە ئاشکرای کردبوو ئەگە ئەو جارە شەڕ دەست پێ بکە ئێوە دەستی پێ دەکەن بەڵام ئێوە ڕای ناگرن و هێرش دەکەنە سەر هەموو ئەو شوێنانەی کە پێگە و بنکەی ئەمریکی تێدا باشکرا ئەویان دەگوت ئێران ئەسڵان ئێران ئەوەی دەبێت ئێران دەوێت ئەو شەڕە زۆر گەورە بێت زۆر کەس زەرمەند بێت و زەرمەندیش دەبێت پێشی هەمویان عێراق تاکە شوێن کە ئەوتی عێراقی بڕوە لە بەندەر لە خەلیزەوە ئەو خەلیز ڕاژە نەوت ناڕوە زانشی غاز ناڕوە ێ باشە عێراقەکە بێنە بەرچاو دەگا ئەو شەڕە 3 مانگ بەردەوام بێت عێراق چۆن پارەی فەرمان بەردا هەموو عێراق نەک کوردستان کەواتە بەڵێ کەواتە کارتی بەهێزی دەستی ئێران لەم کاتەدا چییە؟ ئەو ئاماژە بۆ دەکات کە گەروی هۆرمۆزێکێک لەو کارتە گوشارانەیە کە بەدەستیەوەتی یا ناو بەناو دەڵێت کە ئێمە چەکی زۆر بەهێز و پێشکەوتومان لەلایە کە دواتر وەکو سورپرایزێک دەیبینن ئێران دەتوانێت چۆن لەم شەڕە بێتە دەرەوە یا ئایا دەتوانێت درێژە بەم بڵێن ئاڵۆزیانە بدات کە هەیە؟ استراتیژی ئێرانەوەی من دەیبینم دووشتە لێرە وەک جەنابەت فەرمووت درێژە پێدانی شەڕەکە ئەوە گرنگترین استراتیژە بەلایوان درێژەی پێ بدەن یعنەگە ئێران توانای هەبێ هەموو ڕۆژە تەنها یەک موشک بۆ ئیسرائیل بنێرێ ئیسرائیل لە حاڵەتی شەڕدا دەبێت خەڵک ناتوانێت بژی خەڵک ناتوانێت بچێتە سەرکار ئەگەر ڕۆژی تەنها یەک موشک بنێرێ ئەگە هەموو ڕۆژێ تەنها 10 درۆن بنێرێ بە وڵاتانی کەنداو یەک درۆن بنێرێ بۆ بەندەری خەلیجی فارسییان عەرەبی ڕایبگرێ هاتوچووە کەشتیمانی نابێت کەواتە شەڕ بەردەوامە مقاومەت بکات بەردەوام بێ لەدان ئەگە یەک بێ 2 بێ 5 موشک بنێ ڕۆژانە وە شەڕەکەش درێژە بکێشێت باشە بەڕێز بەختیار گۆڕینی حکوومەت لە ئێران یا ئەو ئامانجەی کە ئەمریکا هەیەی ئەڵێ ئەمەوێ سەرچاوی تیرۆر لە ناوچەکەدا بنبڕ بکەم حکوومەت لە ئێران بگۆڕم و سەرچاوی ناسەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەمێنێت ئەگەر ئەمە ڕوو بدات چه گۆڕانکاریەک دێتە ئاراوە بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن پێشبینی دەکەن ئایا هیچ پێشاتێکی نوێ چاوەڕێم ناوچەیە دەکات؟ ئەگەر ئەمریکا و ئیسرائیل و هەوا دۆستەکانیان سەرکەوتوو بوون لە ڕووخاندنی ڕژێمی ئێرانی دەبێتە گەورەترین گۆڕانکاری لەوەتەی مرۆڤایەتی هەیە گۆڕانکاری سیاسی چونکە بەس ئێران ناگۆڕێت هەموو ئەو وڵاتانی بە قەبارەی ئێرانن بە تایبەت تورکیا مانەوەی من 10 ساڵ قسەی دەکەم ڕێی برادەکانی نزیکم ئەوە دەزانن مانەوەی تورکیا لە ڕووی جوگرافی بۆ شێوەی ئێستای
پەیوەستە بەمانەوەی ئێستای سیستەمی حکومڕانی لە ئێران ئەگەر ئەو ڕژێمە ئێران ڕووخا هیچ بربەستێک نابێ هیچ ڕژێمەشتر نەڕووکێ هیچ حکومەتێکی تر بە عەرەبستانی سعودیشەوە و عێراقیش و ڕەنگە طبعا ئێران وەکو عێراق نییە ئێران کورد و عەرەب و ئازەر و فارس و بەلوش و خەڵکی تری تیا دەژی پێنج یعنی گرنگترین سیناریو ئەوەیە من کەسێکی بەرپرسم بینی 2 هەفتە پێش ئەو شەڕە پێش ئێستا قسەیەکی پرسیارێکی سەری لەم کرد بەرپرسێکی زۆر باڵا گوتی کورد بەرازی دەبن بە کۆنفیدرالی لەک فیدرالی بە ئاشکرا بە هەرێمی بە باشووری کوردستانی شو گوتی ئەو پەیامە بگەێنە گوتی کورد رازی دەبن بە کۆنفیدرالی بەڵام هەموو شتێک ئاشکرا بێ ئەو هەستی دەکرد دەیزانی گۆڕانکاری گەورە بڕێبە بۆی ئەگەر بن دڵنیا بە خوشکەوەلایانمان لە ڕۆژهەڵات کوردستان ئازاد دەبن حوازیەکان ئازاد دەبن ئەگەر دەوڵەتەکەش دابەش نەکرێت ئەو وڵاتە بەهێزە لە ئێران نامێت دەبێتە کۆمارێکی کۆنفیدرالی یانیش فیدرالی جگە لە ناوخۆی ئێران بەڕێز بەختیار کاریگەری لەسەر وڵاتانی دیکەچی دەبێت بۆ نمونە ئەم گوشارانەی کە لەسەر ئێران بووە بۆ کەمکردنەوەی پشتیەکانی بۆ پرۆکسیەکانی ئێران و گروپە چەکدارەکان بووە لە بەحرین لە یەمەن لە لوبنان تەنانەت لە عێراق و گروپ و میلیشیا چەکدارانەی کە هەیە ئایا ئەتوانین بڵێن ئەوانش بە تەواوەتی ئەکەونە ژێر کاریگەری بڕیارەکانی ئەمریکا وەیتر لەگەڵ ئەوەی کە لە ئێران گۆڕانکاریەک دروست بێت گۆڕانکاریەک لە وڵاتانش دروست دەبێت یەکێتی سۆڤێت بیرخستمەوە کاتی خۆی کە یەکێتی سۆڤێت هەبوو هەتا ساڵی 90 مابوو لە دنیا یەک لەسەر سێی بەلانی کەم وڵاتانی دنیا دۆست و هەواداری یەکێتی سۆڤێت بوون لە دوای نەمانی یەکێتی سۆڤێت ئەو وڵاتانی لە ناوچەکەی خۆمان باسم کرد وەکو سووریا و لیبیا یەمەن عێراق و ئێرانیش بە علاقەی پەیوەندی باشێک یەکێتی سۆڤێت هەبوو هەموویان وا دەبین لەبەر چاوی خۆمە یەک بێت دوای یەک ڕووخان هەماشت بۆ ئێران دووبارە دەبێتەوە ئەگەر ڕژێمی ئێرانی نەما ڕووخا هەموو هەوادارانی لەدەب بە کوردی دایگوت لە هەولێر دایانکوت لەدەب ڕۆ دەکوژێنەوە هەموو فەند سەرچاوەی داراییان نامێنێ پاپشتیان نامێنێ مەشقوڕەهێنانیان نامێنێ دواگە ئێرانیش وەکو خۆی وەکو دەوڵەتێکی بەهێزما دەبێتە دەوڵەتێکی فیدرالی ڕاستە لە ناوچەکە دەمێنێ اقتصادێکی بەهێزی هەیە نەوتی هەیە غازی هەیە پێشەسازی هەیە ئاوی هەیە هەموو شتێکی هەیە ئێران وڵاتێکی ڕووی ئابووری زۆر بەهێزە بەڵام ئەو پێگە استراتیژی زارایی نامێنێ بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو ڕژێمە دەڕوخێ زۆر باشە سپاس دەکەم بەڕێز بەختیار مامشێخ پسپۆڕی پەیوەندیانە و دەوڵەتیەکان لە لەندەنەوە لەگەڵ مان بووی سپاس